ڕۆژاوا و ڕۆژهەڵات بەرگری کۆمەڵایەتی لە سەردەمی قەیرانە جیهانیەکاندا. نووسینی دراف ئاڵە. جیهانی ئەمڕۆ چووەتە ناو قۆناغێک لە قەیرانە هاوکاتەکان، لە شەڕ و داڕمانی ڕێکخستنی سیاسیەکانەوە تا قەیرانی مەشروعیەتی دەوڵەتەکان و قوڵبوونەوەی کێشە کۆمەڵایەتیەکان. لە بارودۆخێکی ئاوادا بەرگری ئیتر تەنها لە چوارچێوەی شۆڕشی کلاسیکی یان خەباتی چەکداری تێناگەیەندرێت، بەڵکو وەک تۆڕە کۆمەڵایەتیەکان، چالاکی مەدەنی و بنیاتنانەوەی دەسەڵات لە خوارەوە دەرکەوتووە. لە نێوان ئەم هەموو بارودۆخانەدا ئەزموونی ڕۆژاوا و ناڕەزایەتیە بەردەوامەکانی ڕۆژهەڵات لەگەڵ جیاوازیەکانیان لە ڕووی جوگرافیا و سیاسیەوە بە هەمان لۆژیکی هاوبەش دەجوڵێن، لۆژیکی بەرگری کۆمەڵایەتی بەرامبەر بە ڕێکخستنە کۆن و دەسەڵاتگەرەکان. ڕۆژاوا لە دڵی شەڕی سووریا و داڕمانی دەوڵەتی ناوەندی نمونەیەکی دامەرزاندنی سیستم لە خوارەوەی پێشکەش کرد، مۆدێلێک کە لەسەر ئەنجومەنەکان، بەشداری ژنان، خۆبەڕێوەبردن و ڕێکخستنی خۆجەیی بنیاتنراوە. ئەم ئەزموونە نیشانیدا کە دەسەڵاتی سیاسی دەتوانێت نەک تەنها لە دەوڵەتی ناوەندی، بەڵکو لە خودی کۆمەلگا و بەشداری هاوبەشەوە دروست ببێت. لە بەرامبەردا ناڕەزایەتیەکانی ڕۆژهەڵاتیش بەرامبەر بەسەرکوت، دەست بەسەرکردن، ئەدام و کۆنتڕۆڵی ئەمنی جۆرێک لە بەرگری کۆمەڵایەتی بەردەوامیان دروست کردووە کە لەسەر بیرەوەری هاوبەش، هاوپشتی و تۆڕە مەدەنیەکان ڕاوەستاوە. لە هەردوو ئەزموونەکەدا بابەتی سەرەکی تەنها بەرەنگاربوونەوەی دەسەڵاتی حاکم نییە، بەڵکو دووبارە بەرهەمهێنانی دەسەڵاتی کۆمەڵایەتی و ئەخلاقیە لە خوارەوە. حکوومەتەکان هەوڵ دەدەن بە ڕێگای سەرکوت، سانسۆر و دروستکردنی ترس کۆمەلگا بێدەنگ بکەن، بەڵام ئەزموونی ڕۆژاوا نیشانی داوە کە سەرکوت بە تەنها ناتوانێت بیرەوەری هاوبەش و توانای دووبارە دروستبوونەوەی بەرگری لەناو ببات. لە ڕۆژهەڵاتیش سەرەڕای فشاری زۆر، تۆڕە مەدەنیەکان، خێزانەکانی قوربانیان، چالاکوان و میدیای ناوخۆیی هێشتا ڕۆڵی گرنگ لە پاراستنی بەردەوامی ناڕەزایەتیەکان و گواستنەوەی ئەزموون هەیە. بەرگری لە خوارەوە و دووبارە بەرهەمهێنانی دەسەڵاتی کۆمەڵایەتی یەکێک لە گرنگترین تایبەتمەندیەکانی ئەزموونی ڕۆژاوا بەرهەمهێنانی مەشروعیەتی ئەخلاقی بوو. دوای شکستانی داعش، بەڕێوەبردنی کەمپەکانی خێزانەکانی ئەندامانی داعش و پاراستنیان لە کاتێکدا ئەنجامدرا کە زۆربەی هێزە جیهانیەکان لە وەرگرتنی ئەم بەرپرسیارەتیە دوورکەوتنەوە. ئەم هەنگاوە جۆرێک لە دەسەڵاتی ئەخلاقی و کۆمەڵایەتی دروست کرد کە لە مەشروعیەتی سەربازی و سیاسی زیاتر بوو. لە ڕۆژهەڵاتیش پاراستنی یادی قوربانیان، پاڵپشتی زیندانیانی سیاسی و تۆمارکردنی ڕووداوەکانی سەرکوت بووەتە بەشێک لە ئەخلاقی بەرگری، ئەخلاقێک کە سیاست لە ئاستی ململانەی دەسەڵات بۆ ئاستی بەرگری لە کرامەتی مرۆڤ دەگوازێتەوە. ئەم بارودۆخە دەتوانرێت بە چەمکی قەیرانی ئۆرگانیکی ئانتۆنیۆ گرامشی ڕوون بکرێتەوە، بارودۆخێک کە تێدا ڕێکخستنی کۆن توانای بەڕێوەبردنی کۆمەلگای لەدەستاوە، بەڵام ڕێکخستنی نوێ هێشتا جێگیر نەبووە. ڕۆژاوا لە بۆشایی داڕمانی دەوڵەتی سووریا لەدایک بوو و ڕۆژهەڵاتیش لە ناو قەیرانی مەشروعیەتی کۆماری ئیسلامی و قوڵبوونەوەی شکافی کۆمەڵایەتی و نەوەی گەشەی کردووە. لە بارودۆخێکی ئاوادا بەرگری ئیتر وەڵامێکی کاتی نییە، بەڵکو وەڵامێکی مێژوویە بە فەرسوودەبوونی ڕێکخستنی زاڵ. جیاوازی گرنگی بەرگریەکانی ئەمڕۆ لەگەڵ مۆدێلە کلاسیکەکان لە بەرهەمهێنەربوونیاندایە. بەرگری ئیتر تەنها ڕەتکردنەوەی دەسەڵات نییە، بەڵکو هاوکات شێوە نوێیەکانی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی دروست دەکات. ڕۆژاوا تەنها بەرامبەر داعش و فشارە هەرێمایەتیەکان نەوەستا، بەڵکو دامەزراوە نوێیەکانی وەک ئەنجومەنە خۆجێیەکان، ڕێکخراوەکانی ژنان و فێرکاری کۆمەڵایەتی دروست کرد.
لە ڕۆژهەڵاتیش ناڕەزایەتیەکان لە درێژەی دروشمی ژن ژیان ئازادی تەنها ڕەتکردنەوەی دۆخی هەنووکەیی نین، بەڵکو بیرەوەڕی هاوبەش، زمانێکی هاوبەش و تۆڕی متمانەی کۆمەڵایەتی بەرهەم دەهێنن. شەڕ لەسەر کات و بیرەوەری هاوبەش لەو ڕوانگەیەوە سیاسەت بۆ ژیانی ڕۆژانە گواستراوەتەوە. ڕێوڕەسمی یادی قوربانیان، پاڵپشتی خێزانەکانی زیندانیان، گێڕانەوە زارەکیەکان، نووسینی سەر دیوارەکان و تەنانەت کردارە بچووکە کۆمەڵایەتیەکان بەشێکن لە پرۆسەی بەرگری. ئەمە هەمان شتە کە میشێل فۆکۆ وەک بەرهەمهێنانی دەسەڵات لە دڵەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان باس دەکات. دەسەڵاتێک کە بە پێچەوانەوەی دەسەڵاتی دەوڵەتی لەسەر بەشداری و ئەزموونی هاوبەش ڕاوەستاوە. تایبەتمەندیەکی دیکەی ئەم بەرگریانە تۆڕی و ناوەند نەبوونیانە. لە ڕۆژاوادا دەسەڵات لە ئەنجومەنەکان، کۆمۆنەکان و دامەزراوە خۆجێیەکاندا دابەش کراوە و پشت بە ناوەندێکی تاک ناکات. لە ڕۆژهەڵاتیش سەرەڕای دەستبەسەرکردنی چالاکوان و فشاری ئەمنی سیاسەت لە ڕێگای خێزان، زانکۆ، گەڕەک و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بە ژیانی خۆی بەردەوامە. لەم مۆدێلەدا بەرگری وەک ڕێزۆم و فریزۆ کار دەکات، دەردەبڕێت، بەڵام دووبارە لە شوێنێکی دیکەدا دەڕوێتەوە. یەکێک لە گرنگترین مەیدانەکانی ئەم ململانەیە بابەتی کاتە. دەوڵەتە ئەمنیەکان هەوڵ دەدەن ناڕەزایەتیەکان بکەن بە ڕووداوێکی کورتخاین و کاتی، بەڵام بەرگری کۆمەڵایەتی لەسەر پاراستنی بیرەوەری و گواستنەوەی ئەزموون دامەزراوە. سەرکوت لەوانەیە بۆ ماوەیەکی کاتی شەقام بێدەنگ بکات، بەڵام ناتوانێت کاتی سیاسی بوەستێنێت. ئەزموونی ڕۆژاوان نیشانی داوە کە گەمارۆ و هەڕەشە بەجێ لە ناوبردنی بەرگری، زانیاری و ئەزموونێکی قوڵتر بەرهەم دەهێنن. لە ڕۆژهەڵاتیش دەست بەسەرکردن و ئایدامەکان دەبنە بەشێک لە بیرەوەری سیاسی کۆمەلگا و زەمینەی گەڕانەوەی ناڕەزایەتیەکان ئامادە دەکەن. لە ئەم چوارچێوەیەدا سەرکەوتن چیتر تەنها بەمانای دەستکەیشتن بە دەسەڵات نییە، بەڵکو بەمانای پاراستنی ئیمکانی داهاتووە، ئیمکانی ڕێخستنەوە، پاراستنی مانا و بەردەوامی کردداری هاوبەش. بەرگری پرۆسەیەکی مێژوویی و کۆنکردنەوەیە کە لە نێوان شکستە دیارەکان و هیوای داهاتوودا پێک دێت. ڕۆژاوا و ڕۆژهەڵات سەرەڕای جیاوازیەکانیان دوو ڕووکارن لە یەک ڕاستی هاوبەش، هەوڵی کۆمەلگا بۆ گەڕانەوەی سیاسەت لە دەستی دەوڵەتە دەسەڵاتگەرەکان و ڕێخستنە فەرسوودەکان. ئەوەی ئەم دوو ئەزمونە بەیەکەوە دەبەستێتەوە تەنها جوگرافیا یان ناسنامەی هاوبەش نییە، بەڵکو جۆرێک لە ئەخلاقی سیاسیە کە لە دڵەوەی ئازار، بەرپرسیارەتی و هاوپشتی لەدایک بووە. ئەم ئەخلاقە دەسەڵاتێک دروست دەکات کە نە بە سەرکوتی سەربازی و نە بە فشاری سیاسی بە ئاسانی لەناو ناچێت. لە کۆتاییدا ئەزموونی ڕۆژاوا و ڕۆژهەڵات نیشان دەدات کە بەرگری لە سەردەمی قەیرانە فرەڕەهەندەکاندا پێش هەموو شتێک پێویستە بە بەردەوامی بیرەوەری، دووبارە بەرهەمهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و پاراستنی کاتی سیاسی. سەرکوت دەتوانێت بۆ ماوەیەکی کاتی کردار سنووردار بکات، بەڵام ناتوانێت هۆشیاری هاوبەش لەناو ببات. داهاتوو نە لە یەک ساتی شۆڕشگێڕانەی خێرا، بەڵکو لە درێژەی ئەزموون، بیرەوەری و بەردەوامی بەرگریدا دروست دەبێت.